یەکێ لە پرسیارەکانی کە من دەنگەژیەکانم تووشی نەخۆشی درێژخایەن بۆ ئایا چارەی هەیە و چۆن. طبعا بەنسبەتی ئەم پرسیارەوە واضح نییە ئایا بڵی دەنگەژیەکانی تووشی نەخۆشی درێژخایەن مەبەستی چییە؟ بۆ نمونە مەبەستی ئەوەیە کەوا ئیش ناکات، گری لەسەرە، گۆشتی زایی لەسەرە، جوان جوود نابێ، چونکە ئەمانە هەر یەکە و بڵی چارەسەری تایبەتی هەیە. ئەوەی کە جوود نابێت چارەسەری بڵی چارەسەری سروشتی بۆ کرا، علاج طبیعی لای پسپۆران ئەوانەی کە پسپۆڕی دەنگن. ئەو نەخۆشانی کەوا گرەیە لەسەر دەنگەژیەکانەتی بۆ نمونە گۆشتی زیادی یاخود بۆ نمونە گرێکی گەوری هەیە ئەبێ لا ببرێ. ئەوانی کە دەنگەژییان ئیش ناکات بۆ کار عملیاتە یاخود هەر شتێکە لە پەتایەکەوە کە تووشی ئەو بوون کە دەنگەژیەکانی ئیش ناکەن دووبارە بەش بابەتێکی ترە. لەبەرەوە دەبێ ئەمە حاڵەتەکەی دەستنیشان بکات بە تەواوەتی. ئەگەر تەنها ئەوەیە کە دەنگەژیەکانی دەنگی ئەگۆڕێ دوای قسەکردنی زۆر یاخود دوای کەوا گەر مامۆستا بێ قسە زۆر یاخود دەر زۆر بێت و دەنگی بگۆڕێ، ئەمە پێویستە کات دەنگی زۆر بەهێمنی بەکاربێنێ و دووبارە چارەسەری سروشتی بۆ ئەم نەخۆشە چارەسەری تەواوە.